سەرۆکە خەواڵوەکە سەرۆکێک پلیکانەی فڕۆکە نییە لەسەری نەکەوت بێت. جو بایدن 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ناوی تەواوی جۆزێف ڕۆبێنێت بایدن جۆنیۆرە. لە ساڵی 1942 لە سکرانتۆن لە ویلایەتی پەنسیلڤانیا لەدایک بووە. جو بایدن لە تەمەنی منداڵیدا زمانی پاراو نەبووە و گرفتی زمانگرتنی هەبووە. دواتر لە ڕێگەی ڕاهێنانەوە بەسەر ئەو گرفتەدا زاڵ دەبێت. بایدن سەرۆکە پیرەکەی ئێستای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەر لە تەمەنی لاویدا هاوسەرگیری دەکات. دواتریش ناوی دەچێتە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. کاتێک لە تەمەنی 29 ساڵان بوو بە کەمتەمەنترین سیناتۆر و بۆ ماوەیەکی درێژ نوێنەرایەتی خەڵکی دێلاوێری دەکرد لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا. لە بێبەختی جو بایدن بە چەند هەفتەیەک دوای هەڵبژاردنی وەک سێناتۆر کۆسپێکی گەورە ڕووی تێدەکات. نەیلای هاوسەری و نەوامی کچی لە ڕووداوێکی هاتوچۆدا گیان لەدەستەدەن. هەروەها دوو کوڕەکەی هەنتەر و بیاو بە سەختی لە ڕووداوەکەدا بریندار دەبن. دواتر جو بایدن بۆ جاری دووەم و لە ساڵی 1977 ئەم جاریان لەگەڵ خات و جیل جەیکابس ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێتەوە. سەرباری هەموو ئەو کۆسپە تراژیدیانە و لە دوای هەڵبژاردنی وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان سەرۆکە پیرەکە هەر ڕۆژە و بە هەڵەیەک جا هەڵەی زمانەوانی بێت یا جوڵەیەکی سەیری جەستەی بێت دەبێتە بنێشتە خۆشەی دەمی میدیا و خەڵکی وڵاتەکەی. سەرۆکە 81 ساڵەکەی ئەمریکا پلیکانەی فڕۆکە نییە لێی نەکەوت بێت یاخود دیمانەی تەلەڤیزیۆنی نییە هەڵەیەکی زمانەوانی تێدا نەکات. لە نوێترین جوڵەیدا لە دوای هەرشەکەی 7 سێپتەمبەری حەماس بۆ سەر ئیسرائیل کاتێک سەردانی ئەو وڵاتە دەکات لەگەڵ بێنیامین ناتانیاهۆی سەرۆک وەزیرانی ئیسرائیل کۆ دەبێتەوە. لە کۆبوونەوەکەدا بێنیامین ناتانیاهۆ دەڵێت ئێمە و ئەمریکا پەیوەندیەکی دوور و درێژ و دۆستانە لە نێوانماندا هەیە. لەو کاتەدا بایدن وێردێکی ئاینی مەسیحیەت دەڵێتەوە کە ئەمەش لەگەڵ دیپلۆماسیەتی سەرۆکێک یەک ناگرێتەوە. لە ڕووداوێکی تردا جو بایدن لە کاتی قسەکردن لە کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان هەندێک وشە و ڕستە دەڵێت کە هیچ کەسێک لێی تێناگات وەک ئەوەی بەدەمخەوەوە جەنابیان قسە بکەن. قوربەسەریەکەش بۆ وەرگێڕەکان دەمێنێتەوە کە چۆن سەرکردەی وڵاتان تێبگەێنن سەرۆکی گەورەترین و بەهێزترین وڵاتی دنیا مەبەستی چی بووە. لە کۆتاییدا ئەوەی لای هەمووان ئاشکرایە پلیکانەی فڕۆکە و بایدنی سەرۆکی ئەمریکا کە بوونەتە مۆتەکەی یەکتر. هەرجارە و سەرۆکی ئەمریکا لەسەر پلیکانەی فڕۆکەیەک دەکەوێت. جارێکی تریش لە پێشبڕکەی لێخوڕینی پاسکیلدا بایدن بەردەبێتەوە و بە 3-4 کەس فریای دەکەون و هەڵی دەستێنەوە. جگەلەوەش چەندین بەرنامەی کۆمێدی شۆی ئەمریکا و چەندین ئاکتەری کۆمێدی بە خۆیەوە خەریک کردووە و ماوەی بەرنامەکەیان لە هەفتەیەکدا چەند جارێک تەرخان دەکەن بۆ ڕەفتار و گفتارە سەمەرەکانی سەرۆکی ئەمریکا. پارتی دیموکراتەکانیش کە بایدن لەسەر ئەو لیستە بۆتە سەرۆک بە تەواوی نیگەران و دەیانەوێت هەر چۆنێک بێت تا ساڵی داهاتوو بایدن خۆی بگرێت. چونکە بۆتە شەرمەزاریەکی زۆر بۆ پارتەکە و پێدەچێت ئەمجارە کۆماریەکان بەهۆی ڕەفتارەکانی بایدنەوە بەخت یاوەریان بێت و پۆستی سەرۆکی ئەمریکا لە سایەی سەری بایدنەوە ببەنەوە. پرسیارەکە لای ئەمریکیەکان ئەوەیە: ئایا 4 ساڵی داهاتوو کێ دەچێتە کۆشکی سپی و ئۆڤڵ ئۆفیس؟ پیرێکی هاوشێوەی بایدن کە مەبەستیان ترەمپە یاخود ڕوخسار و دەنگێکی گەنجتر و نوێتر؟